ئەو کاتتان باش هاوڕێیان لە هەر شوێکن و هەر کاتێک ئەگەر بوارتان هەبوو سەیری ئەو کورتە ڤیدیۆی ئێمە بکەن کە ڕووداوێکی مێژوویە بەشێکە لە خەباتی ناڕەزایەتی کوردانی هەندەران بەگشتی و گروپێک لە چالاکوانانی کورد بە تایبەتی کە بووە هۆی ئاڵگۆڕێک لە فشارخستنە سەر دەسەڵاتی چەتەکانی هەرێم. هەڕێن بۆیە ئەو شتە باز دەکەم تا بە خۆم لە ژیان مایمە و تا ئەو خەڵکانەی کە باسییان دەکەم یان گوایە ئەگەر یەکێک باسمان نەکرد بێ بە هیوام یان هەڵەیەکمان کردبێ بۆمان ڕاست بکەنەوە ئینسان دوو کەس ئەو خەڵکانی تا لە ژیاندان گرنگە قسە و باس کرد ئەوە ئێمە ماڵ ئاواییمان کرد چ خەڵکیتر تامی نامێنێ باس ڕووداوەکان بکرێتن. هاوکات بشبینن چۆن لە ڕووداوێکی بچوو کشتی گەورە دروستە بکەم لێرە ئێستا بۆتان باز دەکەم. هەوڕێیان مانجیەک مانگێکی زۆر لای من پرشنگدارە لەوە کوردانی ئەوروپا بە تایبەتی سێ ڕووداوی گەورە وای کرد سیمینار و کۆنفرانسەکان دیداری حزبەکان پەرلەمانەکانی ئەوروپا لە پارتیوێکێتی زۆر بەرتەسک بتەوە ئەوەک ئێستا دەبینن لە 400,000 کیلۆمەتر چارگوشە وەکو جاشەکان بە دزی دێن و دەگەڕێنەوەیان بە پاسەوانشی زۆریان لە پڕێک دێن یعنی لەوەخت خۆی هەموو ئەوانەی لە کوردستان لە ئەوروپان دەزانن چ جرت و فرتەکیان هەبوو چ سەردان و دیدار و سیمینار و کۆڕ و وێنەگرتنێک لەگەڵیان هەبوو. ئێستا ناوێرن پیاسەیەک بە شەقامێک بکەن. لەو ڕوانگەوە باس لەو مێژوە دەکەین کو دروست بوو ئەو شتەیە. من ئەوانەی دەزانم بە هیوام ئەگەر دووبارەی دەکەمەوە لە شوێنە کەم و کورتێکەیە هەڵەیەکێ چاچی بکرێتەوە یان شتێکم لە بیر چوو بێ بۆ هاوڕێیان مانجیەک ئەو نمونەی لێرە باز دەکەم ببینن چەند گرنگە. دوو گەنج هەبوون وەختی دوو گەنج لە کوردستان کم کەس دەوێرە باسی کوردستان پۆست بکە کەسی ئەو دوو گەنجە تەنگەوە ستافی کوردستان پۆستین دەشانوسی لە 2004 و 5 ئەوانە تو هەموو شتەکە دەجێڕێەوە دەبی بگەڕێنەوە سەر کات و شوێنی خۆی. ئیتر یەکێک لەوانە کاک ناسە عەبدوڕەحیم بوو لەویتر کاک سەبا عەلی قارەمانی گوڵا کە تا ئێستاش بەو هەناسەوە بەردەوامە بەڵام بەداخەوە کاک ناسا لە چەند ساڵی داهاتوو بەخۆی ئەو سکاڵایەکی گەورەی پارتی کەمێک پاشەکشەی کردووە. هاوڕێیان ناسە ڕۆژێک پارێزگاری سلێمانی دانای ئەحمەد مەزید ئەچێتە ئەوە هەڵەبجە هەرچی مەردان لێ هەڵدەستێتەوە زۆر ڕەخنەی باشی لێگرت. ئەو دەمین لە میدیاکان بڵاو کراوە بەڵام ڤیدیۆ نەبوو بە زۆرکو هەواڵ بڵاو کراوە کە ناسە هەڵسایتەوە ڕەخنەی وێرانەی لێگرت. باشم بیرم کردەوە ناسەحێک سەباحێک لە ناو ئەو چەتانە ئەو جورئەتەیان نەبیتەوە ئەن هەردووچەند هەوڵی کوشتنیان درا و بردران و لێیاندرا بۆ زانیاریتان کەچی کۆڵیان نەدا. ئەو کات ناسە هیچ کۆڵی نەدا بردرا لێشی درا. ویتم شەرم لە خۆم بکەم ئەنی بەجددی ئینسان زۆر شەرمە لە ئەوروپا قسەی زل بکە بەڵام خەڵک لە کوردستان لە تو بوێرتر بی یان تەحریزی خەڵک داوا لە خەڵک بکەی بەڵام بە خۆت لەو ئەوروپای جورئەتت نەبی یان ئامادەی تێدا نەبی بچووکترین قوربانی دابنێ ئەو شەرمەزە زۆر گەورەیەکە من ئێستا دێمە سەر هەندە لەو ڕووداوانە تر فرسەتم زانیوتم لە مەودووە هەر بەرپرسێک بێ بە هەمان ئەو هەناسە ڕادیکاڵە ڕسواکردنە کە نەوێری نیسکە کۆڕ سیمینار بکەن بە تەنیاش یعنی هیچ حزب و ڕێکخرا و گروپەک لەگەڵە من نەبوو یان تەنسیقم لەگەڵ بکرێیان چەند هاوڕەیەک بڕیارمانداوی دەبێ بڵێم لێرە ینی کۆمونیستی کارگەریەکانیان جەماعەتی ڕەوتی مەسۆڕی حکومەت چەند باڵێ ئەوان بۆ خۆیان بە میتۆدی خۆیان دەیان کرد یعنی من دیوشمە ڕەخنە و شتیان دەگرت بەس وەکو ئەو هەناسەی ئێمە نەبوو بۆ ئامانجەی نەوێرن هیچکە پارتیویشێتی بوێرن کۆڕ و سیمینار بکەن. تر محمود سەنگاوی هات
چەند مانگێک دوای تیرۆری شەی سۆرانی مامە حەبم بوو لە 6 ترێف وەخت خۆی ئەو گوتم هەموو مەسئولەکە هەردە هاتنە ئێرە سیمیناریان دەکرد کۆڕیان دەکرد هاتنە ناو خەڵک گچکە و گەورەیان ئەوانەیە زیار بوو سالاچەکانی لق و ناوسەکانی پارتیویەکێت هەر ئەو شتانە بوو ئێستا ئەوەشیانمان لێ بڕی ئەوەشمان لێ بڕین ئیتر خۆشبەختانە محموود سەنگاوی کەتە بەرێ وەڵا ئیتر ئەمش چمەوە بەو هەناسە ڕادیکاڵە توندە کە ببتە کێشەیەک لە ناو هۆڵەکە کێشەکە چیانی بەو پەڕی ئەوەی کە باوەڕم پێ بوو پرسیارم لێ دەکرد ئەوەی دەمنووسی هەمان ئەو نووسین و ڕەخنانم بەردەمی محموود سەنگاوی محموود سەنگاوی زوو تووڕە دەبی کابرایەکە ئەگە زۆر تەنگاوی بکەی هەڵدەچی ئیتر لە من تووڕە بوو گوتی ئەو تۆ قسە گەورانە دەکەی خەڵکەکی زۆر هەبوو 200 کە زیاتر لە ژوورەوە بوو ڕەنگی هەبوون شاید ئەوە بن وتی بۆ نایەوە کوردستان ئیتر ئەمنیش ئەوە خەڵکیشی من لە کوردستان زۆرە ئەوە سۆرانی مامە حەمەدان شەهید کرد هەر وەکو مەڕەخنەی دەکرد وتی دەستمان خۆش بی دەستمان خۆش بی ئەوە لۆ کابرایەک مەکتەب سیاسی بیان سەرکردایەتی بە ئەو دەمی ئابڕوچوونەشی زۆر گەورەیە زۆر گەورەیە بەهەرحاڵ ئیتر دوای جواب وەڵامەکان بەر لە کۆڕەکە تەواوی من هاتمە دەرێ لە بازاری شیستە پیاسەمە کرد من ئەو ڕدای مێژوویە بۆیە بە ورتر باز دەکەم مەسئولی کۆمیتەیەکێتی ناوی هاوڕێ سماخولی بوو هاتەکنە من گوتی خوا بتگریلۆوەت کرد کاک محموود لە دوو دەسوڕێتەوە ئەو قسەی ویە ها وتم بۆ چ بووە پرسیارم لێ کردی ئەو غەڵەتی کردی بەهەرحاڵ گوتی ئەوە دەیوێ قسە لەگەڵ بکەم دیار بتەلەفۆن پێی گوتم محموود سەنگاوی ئەوە وتی ئەمە تووڕە بووم ئەگەنا هەموو کەس دەزانی پارتی سۆرانی مامە حەمەی تیرۆر کردیە باز لە ڕێغراوی چاکوشتیشی کرد ئەو دەمی دیار بوو متابعەی ئێمە مانانی دەکرد دەستخۆشی کرد و بەهەرحاڵەوەی ئەوە نییە من بۆ ئێوارەکەی چوومە ماڵ بە نۆرماڵ ینی کاکە ماڵی کوردستان پۆست هاوڕێم بوو تەلەفۆنی کرد وتی شتە چی وا ڕوویدایە وتم بەس شتە چی وتی نا زۆر گرنگە بیخەینە ناو میدیا ینی بەڕاستی ئەم لام گرنگ نەبوو دیار بوو هەڵە نەبم دەزات چەندجیانی لەڕێی هەندە برادەری خۆی زانی بووی پێی گوت بوو وەڵا ئیتر ئەمش کورتە خەبەرەکەم لۆ نووسی کە شتەکە وا بوو ناوەڕۆژی قسەکانی خۆم بەهەرحاڵ دوای ئەو ماوەیەکی کەم مەلا بەختیاریش لە 2010 هەفتەی یەکی 2010 هاتە سوید بەڵام قۆناغی مەلا بەختیار قۆناغی سەرهەڵدانی گۆڕان بوو ئەوەی من باز دەکەم محموود سەنگاوی 2008 ئەو پەڕیمانجی 11 شتەی وا بووە پێم گوت چەند مانگێک نابی هەر ئەوەم لە بیرە کە سۆرانتان شەهید کردیە کەمە لە وەختیار هاتێرە ئەوشەکان گۆڕانکاری بەسەدا هات بوو گۆڕان دروست بوو ئێزەکی ئۆپۆزیسیۆنی ڕادیکاڵ بوو 2010 ینی چەند مانگێک بوو گۆڕان دروست بوو لە نەرویزیش تەماتیان لێدا بوو کەسێک ناوی گەنجێک بوو ئەزەم ناوی محەممەد بوو ئەڵە نەبووم بەڵام بەداخەوە لەژێر زەخت کۆڵی داهات ڕوونکردنەوەیکی جای ئەو بڵاو کردەوە دیار مەلا بەختیار خەریکی ئێمەمانیش بوو کە بە هەموو خەیاڵی خۆی مەلا بەختیار وێچێتی تەنانەت ئەوانەی ڤیدیۆکانیشان تەسویر کرد و چوبنە گژیان کە داوا لە من بکرێ ڤیدیۆکان ڕەشکەمەوە ینی کۆمیتەیەکێتی سوید ئەوە لە دوو یەشێک لەوانە برای ئەو کاک کوڕێکی هەڵەبجەیی بوو ناوی ڕێبوار هەڵەبجەیی بوو برای کاک ناسح عەبدوڕەحیم بوو تەزیری کرد گوتی هاتوونە زەخت لەم دەگەندرن بڕۆ بە قادر بڵێ دەبی ڤیدیۆکەمان بدا ڤیدیۆکە لابدە لە کوردستان پۆست و ئەوە من ئەو نمونەیە بزانە چەند پێیان ناخۆشە دوو کەسیش بوون بەهەرحاڵ ئەخلاقیانێکیان هاوڕێمە بۆیە باسی ناکەم ئیتر مەلا بەختیار دیسان بە هەمان هەناسەوە چووم کە چووم هەم دوو پاسەوانی سویدی بە هەیکەل ئەوانە هەیە لە فلیمەکان ئەلەو نەوعانەیان لەولا لە ئەوبەری لە هۆڵی ئابێئێفدان هەبوو زائیدەن هەموو کۆمیتەیەکێتی بیسێک بوون و خەڵکێکێتی دەموچایان لێ دەخیندراوە شتێک ڕوودەدا دیارە ئەوان لە گۆڕانەکان زیاتر دەترسان نەک لە من بەڕاستی تەسەوڕیان دەکرد لێرەش ئیهانەی دەکەن بەڵام کەس نەبوو بەهەرحاڵ بۆ قسیار و جواب تەواو بوو قسەکانی مەلا بەختیار کە ئادا هەموومان دەستمان بەرز کردەوە نایمە شەشەم کەس بوو ناخینتەوە
دا و دوازە تێپەڕی وەڵاوتیان کۆرتەوە ئاوتم ماسامەوتم تەواویچە من هاتیمە خۆ ئەم ڕۆژە مەلا بەختیار ناکەویتە بەردەست و ناوی خۆم نووسلۆ ناوم ناخینەوە سەردار هەبوو مەسول کۆمیتەی یەکێتی بوو بازم ناوی سەردار ئەمین بوو ئەوە بەش گۆڕان بوو بەس ئەوەندە لە زوو خۆی تەسلیم کردەوە بەهەرحاڵ وتم ناوی من نەنووسیوتی شەشەمی لۆ ئێستا کرد ناخینیەوە پازیان دەڵە ناوی من لە ترسان بووە هەراهۆریە وەڵی تر مەجموعە گەنجیان بووە هجومی کرد لێم بدەن و خەڵک لێی نەگەڕاویان لە شەرمان و لە ناوە خۆیان و ئەمیش بە تاقی تەنیا بووم ئەوەی لە هەمووی کارە یعنی ناخۆشتر بوو بە ڕاشکایی بڵێم ئێستاەوەیە دەیان هاوڕێم لەوێن دەربوو بەداخۆ وەست کاک پۆڵای زیندانی هاتە پشتە من کەم سوپاسی دەکەم ئەو کات هات لە پشتم ڕاوەستە شەڕی لەگە من کرد کە لەو کورتە ڤیدیۆش هەیە دادەندرێ دیارەکە دوای ئەو چوومە دەرێ 5-6 هاوڕێی تر هاتن پاسەوانیان کردم تاج سواری سیارەکەم کوچێتەکان ڕانەدەوەستان لەم هەر ئەو کۆمیتە یەکێتی ساڵێک 2 ساڵ پێشتر هادی شاوێز بە کوژی ڕیشە و ئارامی هاتە ئێرە بانگاوازمان کرد یەکەشان جورئەتیان نەکرد کوڕی عەلی حەسەن مەجیدی لێرە بوو پێداوامان کرد کاکە وەرن خەڵک شکایەت بکە دەیا مزریمینی ئەنفال نەکلەوە لە خەزرەزی لە پشتیشمان لە دژیشمان وەستانەوە بەڵام بۆ گیانی ئێمە ئەوها خۆیان گفت دەکردەوە ئیترا من ئەو جملەم گۆت وتم ئەوە من قسە دەکەم ناو ئەو ڤیدیۆی هەیە هەڵە یان ئەو ڤیدیۆیان ئەوەی ئەوەی بەداخەوە هاوڕێیان هەردوو ڤیدیۆ لە کوردستان پۆست لە یوتیوبەکەی دانراوە بەڵام یوتیوبی کوردستان پۆست ڕەشکرایەوە بۆ یەکمان ماوە وتمەوە من قسە دەکەم لەو سویدەی چوومە دەرە بای کۆمیتەی یەکێتی بوێری لێ مندا چکۆم تەمە ناشمان دەکرد بەڕاستی لێمان بدەن وەبی دۆستەکە بکەویتە پۆلیس بەهەرحاڵ قسەکانی خۆم کرد و بەتایەک لەو جوملانە بوو بە مەلا بەختیارم گوت دیار بووە هەراوریاژی زۆر نیس زیاتر کۆر تاخیر بوو ئەنی هەمووانەی لەو کۆڕە بوون دێتەوە بیریان دنیایەک مەسئول لەوێن دەربوو زیاتر لە 400 کەس دەژۆرێ بوو کۆڕم لێ ئەوە کردن بە بتەزەجەیە کە نەوێرن بە کەیف خۆیان ئەوا بێن کۆڕ بکەن بەس ئەمن دێرکەوتەماتە ئەو شتانەم نەبرد بوو و دەشم زانی ئەگەر بکەم قورس دەبیتن یعنی و بە تەنیاش بم بڕا بکەم نە برادێکم لەگەڵدا بوو نە بە کەسیشم نەگوت و بەس دەمزانی بە خەڵکیشم گوت بە لەو کات ئامادەیان کەم بوو خۆشبەختانە چەند کەسێکە گوتم تەسویریان کرد کاک سوبحان لەگەڵ کاک ڕێبوار تەسویریان کرد لۆیان نادەم ڕەنگی خەڵکی تریش کۆ دەمیش کامێرەی بە ڤیدیۆ پەیدا بوو زۆر باش بوو 2010 خەڵکەی بوو کات بە مەلا بەختیار وتم بابانگۆ ئەوەن دەڵێن خەڵک بە نازنا و ڕەخنەمان لێ دەگری ئەوە من بە پێی خۆم هاتیمە و ئەتا کردێ گاڵتە وتی ئەوە لە تەنیشتە خۆشم ئێستا زام قسەشمان پێ دەڵێ بەهەرحاڵ دوای ئەوە چووم یعنی بەشێکیان یەک لەوانە ئەو باڵام بۆیم پەرلەمانتارە تیرۆریستێک بوو ئەو دەمی ڕانە دۆستە بەدە کەسان کوڕشکی هەڵەبجەیی بوو کە زگم بەخۆمستەوە ئەمە ئەو هەموو خەباتەمان لە هەڵەبجە ئەنفال کردی کاکەم دەنجی نەوێکە چ قەڵە بوو نازانم ملپانێک بوو هەڕانە دۆستە لە کاتێکدا عەلی حەسەن مەجید لێرە بوو غیرەتی نەبوو قسە بکە دەیا مزریمینی هەڵەبجە و ئەنفال من نازانم ناوی وی چ بوو بەڕاستی بەس کەتێک بوو ڕانە دەوەستە چوومە کە چوون دەرێ کۆمەڵێک هاوڕێ تەوقییان کردم بۆ ئەوەی چکو ئەگەرە بوو هاوڕێیان 2010 من باسەکەم 12 ساڵ لەمەوبەر بە تەنیا چوومە ناو کۆمەڵێک شانەی زەنگە زۆرە دەستم تێوەردایە کاک پۆڵا کاک سوبحان کاک ئازاد ئەو سێم لەبیرە 4-5 شکەش بوون 100 مەتر زیاتر تەوقییان کردم یعنی وەکو ئەوەیەک پاسەوانیان دەکردم کە سوپاسیان دەکەم هەرچوندا خۆمریش لەسەر خەڵک بوو بەڵام سوپاسیان دەکەم کەسانی بە غیرەت بوون من کاک پۆڵا هاوڕێم بوو لە چاک لە پشتم وەستا هەر ئەو دەمیش یعنی ئامادە بوو بە تاقتەنێ لەگەڵە من پێکدادانەکە بکە ئیترەوە بوو دوای ئەو کەتە ناو میدیا و دامە کوردستان پۆست و گەورەمان کرد بۆ ئەوەی ببتە مۆدیل و ئەوەیەکێتیش لە چاودێری کۆمیتەی سویدیەکێتی ڕوونکردنەوەی درۆی دەرکرد و ئیتر دوای ئەو خۆشبەختانە ڤیدیۆکان هات هەموو ئەو شتانە بچکۆوانم کۆمیتە سویدیەکێتی وای پیشان دەکە ڕاست نییە دوای ئەو کە ڤیدیۆکان هات ئاخر دیجیتال زۆر شتی درۆزن دەرکردیە خۆشبەختانە
هەمومان لە سێ بەش بڵاو کردو هەر ڕۆژەی بەشەکەم بڵاو دەکرد و بۆ زەدەیەکی زۆر گەورە دەبی کوردستان پۆستش گەورەترین مینبەر بوو زۆرترین خوێنەری هەبوو هیچ بابەتەرچی لە 30,000 کەمتر نەدەخوێندراوە خاستن ئەو بابەتانە. شکایەتشم لە پۆلیس لە کۆمیتێ سویدیەکێتی کرد بەس پۆلیس بە منی گوت وتی هیچ شوێن ئەشکەنجەی دراوتم ناوە هیچم لێ نەدرا بەس هجوومیان کرد وتی ناتواندرێ داواکە زوو ڕەفز کراوە بەڵام داواکەم ماوە برم سکاڵاکە ئیتر ئەوە بۆی کردمە لە بەختیار هەڵوێستە بکە وەکو جاران ئەگەن هاتوو یەک دوو کۆڕی لە هەموو شارەکان دەکرد زۆر حەزی دیە بۆ خۆتان دەیناسن هاوڕێیان بەڵام ئەوی دووش کەی گرنگتر هەیە دەمێ ئەو دوو باسکەم یەکەم جار خۆپیشاندان دژ بە بنەماڵەی بارزانی ئەخر کەم حزب و جورئەتە بووە یعنی مەسەڵەن یەکێتی پاکەکە شەڕیان کردێ بەس کەمیان شەڕیان لەگەر بنەماڵەی بارزانی کردیان یعنیان لە گوتارەکانیان یەکێتی دوای سویەکی فۆکس خستە سەر بنەماڵەی بارزانی ئەو قوتابەی کە کوردستان پۆست مەسەڵەن دەستی پێ کرد و زۆر منبەری تریش دوای ئەوە لە فەیسبوک ئێستا کە بوویتە ئەو میتۆدە بەربڵاوە یەکێتی دوای سویەکی بوو ئەکەنا قەت شەڕنا لە پارتی دەکرد بەرحاڵ بەڵام خۆپیشاندان و یەکەم خۆپیشاندان و کاری چالاکی دژ بە مەسعود بارزانی بکەیت کە ڕاستەکەی ئەنی ئەمەداهان هەبوو بەرازی مەزە وەکو فەلاح مستەفا وەکو سەفین و ئەوانە بکەویتە بەرێ بەڵام مەسعود هات ئەو دەمی 2014 مانجیەک خەبەرێک بڵاو بووە کە هەڵە نەبم کاگرانزەر بوو تەلەفۆنی لۆکردن تازە هات بووتی مەسعود بارزانی دێتە ئێرە لە پەرلەمانی ئەوروپا گوتاری هەیە ئەتر وەڵاوتم شتێکی باشە چاردە بێ دەبێت شتێکی وا بێت چکۆ من هاوڕێیان ئەو شتانە بڕوا بکەن هەر هەموو شتانە لە ناو فەیسبووکە کۆنەکەم هەبوو کە بەداخەوە سووتان دیاواتە شکایەتێکی زۆریان لێکردم فەیسبوک لی داخستیمە بەڵام وەکو ئەرشیف داونلۆدم کردی هەموم هەیە بەس گەڕانی هەموو ئەوانەی ئەزان کە داونلۆد دەکەی زۆر زەحمەتە یعنی دۆزینەوەی وەختەکی زۆری پێدەوێت بە هەر حاڵ ئەگەناوانە هەموو جوولەکانمانی هەموو تێدا بوو کۆمنتارەکان وێنەکان ڤیدیۆکان چاردە بوو ئەوزانم 15 مانگ ڕوونکردنەوەیەکمدا داوام کرد لە کوردستان پۆست لە فەیسبوک وەرن با خۆپیشاندان دژ بە مەسعود بارزانی بکەین لە ئەوروپا تاان ئەوە لە ئەو دەمی یەکەم جار بوو بانگاشەیەکی وا بکرێت بە ناوی عەبدەی شوباتش نەم کرد گروپی عەبدەی شوباتش نەم کرد بە ناوی شەخسی خۆم کردم کەژاڵ نووریە و کچەی ژنەی کە شعرەکەی لەسەر سێ شەهیدە ئافرەتەکەی پەکەکە لە فەڕەنسا هەیە جوابی دامەوە بە بەیاننام بە لە فەیسبووکە خۆی پشتی کردوتی شتێکی باشە و وا بکەین یعنی ئەوە لە بۆ من باش بوو وەڵا خۆشبەختانە کاک ڕەنزەر لەگە کاک پێژە و ئیسماعیل و سۆزان سەعیدی هاوسەری قسەی کردبوو کەوان گروپەکیان هەبوو بە ناوی گروپی کوردستان فۆرم ڕێکخراوە گروپ بوو شتێکی وا بوو وتیان ئێمە ئیجازە وەردەگرین ئێوە خەتوەکە گەورەتر بوو دەستمان بە بانگەشە کرد بەیاننامەی جوانیشیان دەرکرد من کە دەڵێم لە 2014 دەیرەکی هەیە و بەیاننامەکە هەیە لە ناومەیلەکانی من هەیە ئەڵێ بنەماڵەی خۆسەپێنی بارزانی ئەو شێلۆ ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی بۆ ئەو دەمی پێم باش بوو بەرحاڵ بانگەشەمان کرد لە 15 مانگ بەدواوە ئیتر دەستمان بە جم و زۆر کرد خەڵکەکی زۆر پەیمانیدا زۆربەی پاشەکشەی کرد بە تایبەتی کە شەوەکەی ئەخیری یعنی 19 یان 20 مەسعود بارزانی لە پەرلەمانی ئەوروپا گوتارەکەی هەبوو سەردانەکەی هەبوو پارتیەکان هەڕەشەیان لێ کردین لە فەیسبوک وتیان هەموو ڕێخستنی پارتی لە چەند فەیسبوکێکی فەل وتیان دێن لە ڕێخستنەکانی پارتی دێن لە ئەوروپا لێتان دەدەین چۆن دژی سەرۆک خۆپیشاندان دەکەن ئەوە هەندە خەڵکی ترسان من نامێناویان بدەم وعدیاندا بوو بێن پەیمانیاندا بوو بێن بەداخۆ پاشەکشەیان کرد مختصر ئەمە شەوەکەی کەزانیمان ئیترەوە بوو کا لە گفتوگۆمان کرد 5 کەس بووین لە ماڵی کاک پێشڕە و سۆزان سەعید کە ڕێزی سوپاسیان دەکەین
ئەمن بووم کاک پێشڕە و سۆزان کاک ئاسۆ کاک دەشتی کاکیوا ڕەئوف و کاک فەرمان چیمەن و کاک ڕەنسەری زازاد دەهات گفتووەمان کرد پەیوەندیان بە پۆلیس کوشتیان پێشمان خۆش بوو بەڕاستی بتە شەڕ یعنی من بە ڕاشکاوی من بۆ خۆم لێ هێشتەرە وتم پێم خۆشە با دوسێ دارمان زیاتر لێ بدەن خۆ لە ئەوروپا هەرەوە دەدەگرێ خۆ کوردستان نییە بتگیری بتبە دووسێ دەریا ئەتو زیاتریان ئەوان لە تو زیاتر دەدەن پۆلیسیە خەڵکێ لێوێندەر کەیسەکە دەکەویتە ناو میدیا بەداخۆ نەیان کرد ئێمە ئەخۆم ئامادە کرد هەموو لافتۆ شتەکانمان کردە دار وەبیلۆ یەکسەر ئەوە بین نیش بیسید ئەوە دارمان بردبوو هەر بە پێ ئەوەی خۆمان یەک سیارەیان هاتبوو سوڕابەوە کەمە ئەوەی کردبوو سیارەشی پۆلیسی شتێ ڕاوەستا دوای ئەوەی ئێماگەدارمان کرد بە هەر حاڵ ئێمە لەوانە ئەو برادرانەی کوردستان فۆرۆم ببوون لە تەکەوە لە کۆڕەکەی مەسعود بارزانی دەڕێی ئەنە گۆمیس پەرلەمانتارێک بوو کە ژنێکی زۆر باش بوو و ئەو یەکەم کەس بوو هەتا دواتریش یعنی لۆ ڕێکخراوی لۆ گروپی لۆ هەفتەی شوبات ئەوەی کرد پێشوازی کردن یەکەم کەس لە پەرلەمانی ئەوروپا کە پێشوازی لە هەفتەی شوبات کرد بێ بودیر سیبیلۆز بۆم پێم گوت دوای ئەوە ئەنە گۆمیس ئەویش دەرگای کردەوە لە بۆ ئێمەمانان و پێشتر لەگە کوردستان فۆرۆم زۆر یاریکاریکردن داوەتی پێنج کەسی کرد چار کەسی کردی چون هەلەبەر دەرگای تووشی زانا کوردە بووین یەکێک لە نوێنەرانی حکوومەتی هەرێم لە بڕۆکسب بوو تەلەفۆنی نەزایە ترسا دیاربارە دەمزانیم چار دەقەی پێچ و دوو کە سات یەک بە تەمەەن بوو بە ڕاکەڕاک و ئەوە وتیانەمە هەویەکانتان لە پرزگە ڕیان نەدا بچینە ژۆرێ سێ و نیو ئەمە چوین چار کۆڕەکە بوو گوتمان دەچین دادەریشین پێشتر ئەگەر ڕێککەتەندا جم و جۆڵک دەکەین بەس ئەمە نیازمان نەبوو بەڕاستی جم و جۆڵی تون بکەین لەبەر یەکێک لەوانە لەبەر ڕێزگرتن لەبەر ئەو ژنەی کە ئێمەی داوات کرد بوو لە بۆی گران دەوەسە دوو شنەمان دەویست لە پەرلەمانی ئەوروپا وێنەیەک مەڕام داشمان نابوو یعنی کورگوتنی چاوەک لە مەسعود سۆر بکەینەوە تێی بگەێنین لە بۆی نییە بە کەیف خۆی بێتە ئێرە درشم بدا بۆی هەندە وێنەی سەردەشت و سۆران و کاوە و ئەوانەمان بردبوو و هەفتەی شوباتمان بردبوو ینی کۆمەڵک لەو تابلۆ وێنە و تابلۆیانە لە ناو باخەڵی خۆماندانا لەبەرەوەی دەمانزانی ڕێمان نادەن ئیتر پارتیەکان زۆر پێیان داگرت بوو کە نابی ئەمە بچینە ژۆرە دوو کەسەکە هاتن هەویەکانیان لە ئێمەوە گرت و دیار بوو شکایەتی ئەویان کرد بوو کە ئێمە کەساوی ئاژاوە جێڕین و شکایەت دەکەین و برم مشکلە دروست دەکەین و کێشە دروست دەکەین ئەوە هەستیان پێکرد باگراوند و ینی مەلەفمان پاکە لە ئەوروپا چ لەگە بەریتانیا دیار پۆلیسی بەریتانیا سوید قسەیان کرد و ئەو برادرانی کاک پێشڕەویشان تەماشا کرد کێشە چیوان نەبوو بەڵام هەر پارتیەکان ڕانەوەستان هەر کێشەیان دروست دەکرد داوایان لە ئەنە گۆمیس کرد کە ڕێگا نەداتن ئەنە گۆمیس جێگیری مەلەفی عێراق و لە یەکێتی ئەوروپا دۆسیە عێراق وەڵاخیرن ئەنە گۆمیس زۆر بە موقف بوو نەکەتە ناو فشارەکان سکرتێرەکەی خۆی ڕەوان کرد کە بماهێنتە سەرەوە چکو هەر ڕێگریان دەکرد هەر دەیان گوت دەبتە مشکیلە بەس لە هەمووی خۆشتر یعنی هەموو قەلبیان تەفتیش کردین بە جیا کە گویانەوە شتێکمان پێ بێتن کە ڕۆیشتین دوای ئەوە کاک پێشڕەو لێ باسکردن وتی ئەوە یەکێک لەو پۆلیسانە ئازام ئەو دکات گوتی بەرپرسی پاسەوانەکانی ناو هۆڵی پەرلەمانە بە ئێمە بە من دەڵێت کاتان لێ دەکەم بە پێڵاوی لە مەسعودی مەدەن وت ئەمنیش یعنی لەو گاڵتەی وتم کاکە وەڵای ئەو زۆر پەیامەکە گەیشت مادام یعنی لە ناو یەکێتی ئەوروپا پارتی ڕۆحی بچی بڵێت کاتان لێ یەکەم لە یەکێتی ئەوروپا پارێتەوە لە مەسعود بارزانی نەدەن ئەوە زۆرە لە بۆمە بەڕاستی یعنی ئەمەش ئامانجمان فشارە ترس دروستکردنەسە بەرپرس چوونە ژوورەوە هەرچوونە ژوورەوە هاوڕێیان دە 12 کەسی پارتیەکان ئیتر لە نوێنەرایەتی حکوومەتی وێندەریان زائیدەن ئەوەکە دیوارێکی مرۆڤیان لە بۆ مەسعود بارزانی دروست کرد ئەم یەکەم جار بوو مەسعود نزیکەوە بینیم تەماشای شکلیم کرد
ڕۆحیان چوو بوو یعنی هەر چارمان کە چوینە ژوورەوە هیچمان لە دەست نەبوو بەسم ناوە تەمەشایەکم وت بزانام شکری کۆ شکل ئەمان تەلەڤیزیۆن دیدمان کەسێکی ئەو کاتی هەموو دەموچایی بەخوری کە و ڕەش و ئەوە بوو دانیشتەوەیش تەمەشای مەی کرد ئیتر ڕۆیشتی بەکن فەلاح مستەفا و فواد حوسێنی چاوی زۆر زاق و گەورە بوو فەلاح مستەفاش ئەترسا یعنی هەردووکیان نەڕوانزە ئەمە چوینە پشتەوان دوو کورسی تەقریبەن ئەولا بوو دەستمان پێکرد مەسعود قسەی کرد وەڵای ئەمە ڕسمی شەهیدانی تیرۆری سیاسی و عەودەی شوباتمان بەرز کردەوە و ئیتر جار جار پەرلەمانتارەکان هەستیان پێکرد شتێکی ئەوروپا یعنی زیادە لە 150 پەرلەمانتاری ئەوروپی لێ بوو ئاوڕیان دەداوە چ بوو ئێمەش بەرزمان دەکردەوە وەڵا دای 5 دقە هەڵساین چوینە دەرەوە باز لە دەستمان کرد ئاوا لە دەستمان کرد چوینە دەرەوە ئەو کات دەبێ بڵێم کاک سەنگەر پەیامنێری کەین بوو لە هۆڵندا هات تەسویری دەکرد یەک دوو دەقەشی تەسویر کرد وەختی خۆی بۆی ناردم بەداخەوە ئەوەش فۆتە داواشم لێ کردەوە کە لۆم بنێری وعدی دا بنێری نەیناردەوە بەهەرحاڵ لە کاکی وا عەبدوڵڵای ئەو دووە ئەوە بوون لە کەیەنێن ئەو کات ئیشیان نەکرد تەسویری زۆربەیان کرد و هەندە ڕسمیشی گیرا کە ڕسمەکانیش لێرە هەیە چوینە دەرەوە دیسان دیواریان کرد ترسان کاک پێشڕۆ بەرکن فەلاح مستەفاوی داهاتین پێشڕۆ ئیسماعیل وتی باوکە ڕۆ لە ئێستاوە دەستی بە درۆیان کرد قەلبیان زۆر پێ تێک چوو ینی بە دەنگێکی بەرزی ژۆی گوڵ لە ناو ئەوگە هەموو خەڵکە تەمەشای کردین جەزبی کردین مەسعودیش تەمەشای دەکردین نەوەڕدی ئەوە هەمووی 12 مەتر لێ کردن تێپەڕین ئەمە تێپەڕین ئەو برادرانە مابوونەوە کاکیوا و کاک سەنگەر وتی کە وەختی ڕۆیشتین گۆڵ یەکێکیان گوتی بەس بچینەوە نوێنەراتی حکوومەت سزاتان دەدەنی وتی یەک لە نوێنەرانی حکومەت نازانی چیە بوو گوتی کاکەلەوە بە ئۆباماش ڕادەوەستن ئێرە ئەوروپایە ئۆباماش ناتوانین ڕێیان لێ بگری بێنە ژوورێ بەهەرحاڵ ئەمە چوینە دەرەوە لەگە ئەو برادرانی تر خڕبووینەوە خۆپیشاندانەکەمان کرد مەسعود بۆ زانیاریتان بەو دەرکەی سەرچی نەبردرا ژۆرە بە دەرکەی پشتەوە لە ترسان بردرا ژۆرێ وەڵا ئەوە خڕبووینەوە تا ئەندەوی بڵێم لە بەرتانیا 3 کەسات کاک دەشتی جەمال کاک ئاسۆباڵە بەس کاکی وارەوف لە سوید لە هەموو ئەسکەندەنافیە بەسە من چوم لە هۆڵندا کەژاڵ نووری هاتبوو بەخۆی دوو منداڵی بەسەرمانی جێگا ڕێز بوو بەڕاستی ژنەک بوو کە وەختیارە 6مان لەکرا نەترسا ئەیگۆ بەس بەردەقانێکی بدە من ئەنێ من ئەوە بۆ ئەمانەتی مێژووی بۆ ئەو کادەژارمەوە نەترسا شەوەکەی لەگەڵ ئێمە قسەی کرد وتی بەس بەردەقانێکم بۆ پەیداکەن ئەمن لە منداڵی زۆر شەڕە بەردەقانیم کردی ئاخر هاوڕێیان بۆ ئێمە یەکەم تەجروبە بۆ پارتیەکان دایانگۆ هجووم دەکەین لە هەموو ئەوروپای دێن لە بۆ مەسعود یعنی لەوەیان پیرۆستتر نییە ئەو هاوڕێیان کە کەسیان نەترسان ینی خۆشبەختانە بە حزبی کۆمەنیست بە ناوی حزبی کۆمەنیستی هۆڵندای ئەوەی هۆڵندا 6 کەسات بوو کاک ئەمە غەفور بوو کاک گۆرانێک بوو کاک سەروەر نازانم ئەندامیان بوویانە سەروەرێک داوای لێبوردەکەم ناوێت لەگە 2 کەسی تکەیان بوون 6 کەس لەوە بوو 8 شۆ کاک ئالان خەیلانی کاکندرێن هەورامی ڕێزان ئافرەتێک بولێچێتی نزیک بوو لەگەڵمان بۆ جۆ خۆشەکەی لەوەدا بوو کە تەواو بوون ناو سیارە بوون ئیچێتی تەلەفۆنی کروتی ئاچ بوو لە باو ڕێزانیان کرد بەهەرحاڵ نیڤیک بوو ینی داویست بزان چ ڕوویدایە ئیتر ئەو چالاکیە ئەمە زۆر دڵمان پێ خۆش بوو بەبێ هیچ کێشەیەک لە بۆ خۆمان لە بۆ ئەنە گۆمیس کۆم بڕواکە لە هەموو ئەو هاڕان زۆر لەوە دەترسام کە ئەو ژنە شەرمەزار بکەین کە شەڕش سەختی کرد پارتی هەموو قوت خۆی بەکاری نە ئەمە نەچینە ژۆرێ ئەمەی بردە ژۆرە و هاتینە دەرەوە ئەگەر ئەوە نەبایانی برادەرمە هەبوو لەگەڵەوە بەڕاستی شت بۆشێنی ئەم گوتم ناکرێت لە بە 2 سەبەب یعنی ئەمە نامەوە 2 سەبەب یەک ئەو ژنە ئەمەی داوت کرد 2 ئێمە یعنی چالاکوانی مەدەنی ناکردنەوە پەرلەمانی ئەوروپا ئەو شتانە بکرێت بەهەرحاڵ شەوکی خۆشمان بردە سەر
بەڕاستی ئاڵوگۆڕ بوو لە خەباتی جەماوەری و تحەداکردن و ئەمەوەی کرد خەڵک بزانێن ئەگەر بەرامبەر مەسعودی وا بکرێ ئەبێ بەرامبەر ئەوان کەچ بکرێت بەرامبەر ئەوان کەچ بکرێ کە من لێرە ئەوە دەڵێم هاوڕێیان یەک جوملە باش بۆ بیرم هاتەوە بەداخەوە لە گەرمەی ئەو چالاکیمە هەمان ڕۆژ بڕۆن سەیرکەن بەختیار عەلی و مەریوان وریاقانە ناوەخۆیان کەت بۆ کێشە ئەو دەسەڵاتی کوردیە فاشیزمیان فاشیزم نییە یەک شەڕیان بوو هەموو ڕۆژ وەڵامی یەکتریان داوە هەزاران گەنجیشان خەریک کرد بوو لە کاتێکدا ئەو دەسەڵاتێک کە دەگوترا فاشیزم بوو لەبەر دەستی خۆیان بوو ینی چ بەختیار چ مەریوان هەرچەند سەعاتێک 2 سەعات لیان دوور نەبوو لیانتانی بێن دژی ئەو فاشیزمە وەکو ئێمە ڕابوەستن خۆگە بڵێن ئەمە نووسەر و ئەدیبین یانی چن ئەمن زۆرم نازەیرە ئەو نووسەرە ئەدیبە شاعیرە کورکاکە چیان زیاترە لە خەڵک لە هەموو وڵاتەکە ئەوانە قدووەن بەرحاڵ خەڵکێکی زۆریشیان خەریکی ئەو نیقاشە تافیان کرد بوو و زۆر کەسیت کە لە هۆڵەندا لە ئەڵمانیا ئەو قسە زلەکان پێیان گۆترا بوو نهات کەس نات بەشی زۆری ترس بوو بەش شەو بە ڕەنگی کێشەیە چیە بێت بواری نەبێت کۆمان لە ئەوروپانیە بەڵام یعنی هەفتەیەک پێشتر ئینسان من ئێمە بۆ خۆمان هەموو ئەوەی چون خۆ بێ ئیش نەبووین ئیشمان بەدی هێشت 700 دۆلارمان دانا و ئامادە بوون ریسک ببینن تا گرتن خەبات وایە خۆ ناکرێت دووش چەند شەرمە تۆ لە کوردستانەوە خەڵک دەستە سەزادەی دەگیرێ و تەعزیب دەدرێ و تیرۆر دەکرێت تۆ لە ئەوروپای تحریزی خەڵک پێ بەس بە خۆت ئامادە نەبی کە کەسەکی وەشی مەسعود و مەسرور و نێچیر و پاڤێل و لاهور و ئەوانە بێن ئەوروپا خۆت لە ماڵ بنێ یعنی بەڕاستی دەبن مۆڕاڵیە دوو ڕوویەکی زۆر گەورەیە ئیتر لەو ڕوانگەەوە بوو تەعنا گۆڕانەوە دەمی زۆر بەهێزیش بوو بەداخۆ پێشەشیان هات ناو لە کاگرانزدەر هات بە تاقتنێ ئەدێتە بیرم ئەو من بە بابەت نووسیمە ئەڵێم بەس کاگرانزدەر هات ڕانزدەر گرایش تازە هات بۆ سوید برۆکسل و هەر دەهات بەبێ گۆڕانیش دەهات یعنی ئەو بە ناوی گۆڕان نەهات وەکو شەخسی خۆی هات زیاتر شتێکی خۆش بوو بۆ ئێمە تەحەولێک بوو هاوڕێیان ساڵێکی پێ نەچوو ساڵە کەم چەند ڕۆژێک گەوتر ڕۆژێک ئاگادار کرامەوە چالاکی سێم وەڵا فەلاح مستەفا لە سوید دێتە سوید لەو ڕۆژەی لە پەرلەمان ئەوە هەیە وەڵای ترم بۆ هاوڕێیانێ گروپی ئەفدەی شوبات لە سویدم گوت کە ئەو گروپە ڕۆڵەشی زۆر گرنگ و شۆڕژێڕی لە مێژووی خەباتی جەماوەری و ناڕەزایەتی دیتیانی ڕەنگ بیت ئەمە لە پەیچ هەبووە بەڵام ئەوە لە سوید حەشری کردی کە ئەمن بابەتی تایبەت دێمە سەری چەند جم و زۆڵی نێودەوڵەتی خەباتی جەماوەری کەتنە دوو بەرپرسان میتینگ و خۆپیشاندانی جەماوەری کردی وەڵایت لە کاک شەماڵ و کاک شەماڵ عەلی بەختیار مامشێخ کاک سامی معرف قسەم کرد وتیان ئامادەین ئەو گروپەشی دەست یعنی گروپێک بوون پێشتر چەند چالاکیەش کەمان کرد بوو وەڵای تر خۆمان لە پشت دینگەکانی پەرلەمان شاردەوە وێنەکەمان هەیە وێنەکەش لەگەڵی بڵاو دەکەینەوە دوسێ فیتفیتەم برد سافیرایان فیتفیتەی پێدەرێن ئێمە لەگە خۆمان فیتفیتەی کەرامەتی فەلاح مستەفا و مەسوولەکان بشێنین ئەوە 13/1/2015 فەلاح مستەفا لەگەر مەفرەزەکەی هاتە دەرێ زۆر بوو شۆڕش قادر نوێنەری حکوومەتی هەرێم بوو دووسەیەک لە نوێنەری حکوومەتی پێشەشەکەەوە بوون زۆر بە ئاغایەتی ئاوا هاتە دەرێ وەڵا ئێمەش بە کەبین هجووممان کرد هەر چارمان ڕۆحی چوو هەڵوێستەی کرد پاشەکشەی کرد بەس دوای ئەو ڕۆژت ئیتر ڤیدیۆکە هەیە کە لێرە دادەندرێ مەتا سواری سیارەی بوو هەم بە فیتفیتام قسەمان پێگوت هەم ئەزمونێکی باش بوو ینی بە بەرپرسەکانمان گوت لە بۆتان نییە بە کەیف خۆتان لەمە دوا بێن بڵاو بووە ئەو دەمی خۆشبەختانە ینی سەدایەکی باشی داوە بووە تەجروبەیەکی دیکە تا ناڕێ من ئەوانە باز دەکەم بڕوا بکەن من نەمزانیوە کەسی تر پێشتر ئەو جم و جۆڵانەی کردبێ و ڕەنگ بێت هەبێت بەڵام نەدرابتن میدیایان بە بەرنامە نەکرا چەندە من کاک دەشتی جەمال یەک شتی ژەڕاوە لە برۆکسلەوەی بارزانی شەوەکەی وتی وەختی هیچێتی پێنج کادیرەکەی ئێمە شەهید کرد ئێمە
فلان ئەو فواد معسووم لەناو لەندەن گرتمان 2 لیتر سبوغی سپیمان پێدا کرد بەخۆی سوبحانەك ڕەشتان پێدا بکرد پێم گوت ئیتر ئەو چالاکیەی باس کرد بەڵام ئاوا بە بەرنامە ئاو شتەش کەشی باس کرد وتی جارێک لە سەفارەتی عێراق حزبی باز بە هێلکە لێماندان بە دزی لێیاندای و هەراتینەوتی لێماندان یعنی بەڵام ئاوا بە ڕێکخراوەی کەتنە دوو مەسئولینی کورد وە بکەینە بەرنامەوە ڕابگەیەنین وە بڵاو بکەینەوە بە ناوی خۆمان کەم کەس ئەو میتۆدێک بوو ئەوە گروپی هەفتەی شوبات کە یەکێک لە دینەمۆکانی بووە کوردستان فۆ ئەویش چکاتە و بەیاننامەی کە خوێندراوە لە وێندەر لە بەردەم پەرلەمانی ئەوروپا بە ناوی گروپی هەفتەی شوبات لە سوید ڕێکخراوی کوردستان فۆرۆم و ڕکلامەکەش کە کردمان بەو ناوەی ئەو دوو بانگەوازمان لەو خەڵک کرد کە بێن بەداخەوە ڕەوەندی کورد 25 کەسەکی جرئەتیە بوو من دەزانم هەمووی ناتوانێ بەڵام شەرمیشە چکوڕیان ئەمە وەزیری خارجی ئێران زۆر جار دێتە ئێرە بە سەدان کەس دێتن ئەمە چیمە هیچی لە 1000 کەسی کەمتر نەبوو هەر 2000 وەزیری خارجی ئێران هاتە ئێرە چیمە کوردێک لە دژی برا وەزیری خارجی ئێران بەرحاڵ ئەوەی فەلاح مستەفا بووە دووەم تەجروبە لە بۆمە زۆر گرنگ بوو یعنی بە سەرکەوتنێش کە بوو بۆ ئێمە معنەوی و دیتان سەدای خۆی داوات بوو ئەو سەردەمیش زۆر بوو ئەوە 2015 باسەکەم هێشتان هەفتەی شوبات هیچی نییە نەبێت بەس ڕێکخراوەکە مجازە کار و چالاکی دەکە کۆمەڵێک سیمیناری هەیە ڕۆژێکی پێنەچوو ئەگەدا کرامەوەتیان وەڵا فەلاح مستەفا پێشتر بەرنامەی هەبووە سیمیناری لۆ ڕەوەندی کورد و هەندە چاراوە سویتەیە لە چێندە لە درۆتنینگاتان وەڵا ئیتر ئەو جارێک گوتمان ڕادەگەین ئەویت کەمان بە دزی کرد بۆ ئەوی کەشف نەبێت ئەو جارێک گوتمان ڕادەگەینی کە ڕامانگەیان بە ناوی گروپی هەفتەی شوبات ئێوارەکەی کاک سامان وەستا کرد مەسوولی گۆڕان بوو ئێوارەکە بوو تقریبا بەهەرحاڵ چەند سەعاتێک بەر لەوە بگوتی کاک قادر داوات لێ دەکەم ئاگات لە خۆبی و ئەیشەتی تەحسیری منیان کردی وتیان بە قادر بڵێ ئەگەر ئەو جارە بیکەن لەبەر ئەو یادبوو نوێنەری حکوومەتی هەرێم لێرە لە دەستی یەکێتیە وتی کۆمیتەی یەکێتی ئەزیەتتان دەدەن کەی مشکلی یعنی ئەمە کە ئەوە کاک سامان دێتەوە بیری ئازارنەم کوڕێک بوو ناوی چەمسەماڵیش بوو لە قەبی چەمسەماڵی بوو پێی گوت بوو لێی دەدەین بە تایبەتی لە من وە لێیان ئەو بی میشاگاداری پۆلیسم کردەوە بەیانی چوون دە 12 کەسێک بوون دیسان چینەوێن دەراوان 3 گەنجی 4 کەسیان نردبوو بە پارە 3یان کوردی ڕۆژهەڵات بوون بەس ئەوانیش کە هاتنەوێن دەر دیتیان پۆلیسۆی هیچیان نەکە بەس ڕاوەستان وێنەکانی شەیە وەڵای تر ئێمە کەمینمان داناوە 1 سەعات پێشتر وتمان چکۆ ئەزمموی مەسعود بارزانیمان هەبوو بە دەرکەکەیت کە دەبەردراژۆرێ هەردوو دەرکەمان متابعە دەکرد بڕوا بکەن بەلای کەم ئەمنوکە کەمالی کوردستان پۆست هات لەگەڵە من ئەو ڕۆژی نزیک چل لە بۆ 50 دقە پێشتر لێن دەبین دوای ئەوە بۆ هاوڕێیانی هاتن ئەمە فەلاح مستەفامان نەدیت فەلاح مستەفامان نەدیت بە دەرگەی پۆلیس دوای ئەوە زانیمان بە دەرگەی گەراج بردو بێ ژوورەوە دەرگەی گەراجی سیاراتە هەموو خەڵک دەزانی و دەرگەی بردو بێ سەرەوە چکو نەماندی دوای ئەو گوتیان وەڵا دەستی پێ کرد بەرحاڵ لەبەر دەرگا بووین نا گروپە شەقوەشێنەکەی کە نردبیان پارەیان داوێت تا ئەندوای ئەو یەکەچیان من هەر ئەوەندە دەڵێم یەکەچیان پەیوەندی بە من کرد وتی کاکە وەڵی فێڵیان لە ئێمەش کردوتیان ئەو ئەوەنە جەماعەتی ئێرانن و جمهوری ئیسلامی ئێرانن بوادی پارەیان بە ئێمەدا بۆ ئێوەما کرد ئەگەر نامە نەمانزانی ئەنگۆوانە و بەهەرحاڵ من نازانم هەندێک شت ڕوویدا لە پشتەوە من نامێ بڵێم کەس هەبوو لەگەوانەی قسە کرد و هەڕەشەی لێکردن و کە ئەو کردیتان شتێکی زۆر خراپ بوو ئیتر یەکەچیان وتی کاکە دەنگم تەزیین مەکە ئیتر وعدەشم پێدا ئێستاش ناوی نادەم لەچێک لەو 4 کەسە بووتی
بەڵام پارەیان پێداین و بەمشمان گوت ئەوە ینی ئەوەیەشتی سەرسەری بڕاوکەم تا ئێستا پارتی لە ئەوە نەمزانیە هەرچەندە دەبی بڵێم دوای 1-2 ساڵ کوڕێک هەبوو لە ناو پاراستن هەریکاری زانیاری ئێمەی دەکرد زارزاریش بە ناوی ئەدۆ بارزانەی دەینووسی پێم گوتم باشە قەتی جار پارتی هەوڵی نەدابوو لە من بدا یانیان هەوڵی تۆ یەک لەو جارانەی باس کرد وتی ئەو وەختی ئەو بوو وەیسی ئەو قسەویە وتی وەیسی بڕیاری ئەوەی دابوو لێت بدە 2000 ئەوە 14 دەکەوەی مەسعود بارزانی بەڵام لە ئاخر لە هەزار مەسعود پێی گوت نەکەی ئەڵەی وانەگەنە دانابوو هەلە سویدڕا لە من بدەن تحول بوو ئاوڕیان لەبەوەم نیانێت و یەکەم خۆ پیشاندا لە هەمووان ئەمن و کاک پێشە و خۆماندایە و کوردستان فۆرم لە میدیاکان و پارتیش ئەوشتان لە دوو ڕەمزەکان دەگەڕێت چی ئەوەیە ئەوەم زانی بەڵام یەکێتی سەرسەری چ کەسی شەقاو و بێقامەکان بوون هینابووی لە گیانی ئێمە هیچ نەبوو پۆلیس تەسویری کردن و پێم گوتم ئەوانە نەهاتینە و مەلەفیان هەیە ئێستاکە مەلەفی چیانی غەڵەتە چی کرد بەس لەبەرەوەی هیچ ڕووی نەدەنە پۆلیس قسە دەکە نەماش نەمانتوانی ئەوەش ئەو بوو خۆشبەختانەیانی ئەوەش پەیامماندا کە ئێمە لە دوای بەرپرسەکان ینی هەمووی 2 ڕۆژی پێ نەچوو 15 مانگ بوو 15 مانگە بەپێ ئەو ڕکلامەی کردیتمان کە وێنەکان هەیە سەرمایەک بوو بایم بەڕاستی زۆر سەرماش و کاتی کاک سامان منمی کاک بەختیار شێخ مام اسماعیل کاک کەمالی کوردستان پۆست کاک سامی شەماڵ عەلی ئەوانە بوون یعنی ئێمە هەر 12 بوون ئەوان 4 کەس بوون خۆ لێدانیش تێرمان لێدان بەڵام ینی هیچ ڕووی نەدا ئاوڕێیان من ئەو دوسێ نمونەم بۆ ئەندە دوای ئەو میتۆدە خەباتە پەڕیەوە گەورە بوو لە بڕۆکست کاک ڕەنزەر کەتە 2010 کەتە 2 فەلاح مستەفای و لە کۆتایی 2017 بوو وابزانیان سەرەتای 18 بوو گۆڕانەکان ئەوان زیاترەوە بوون چوونە سە سیارەی نێچیر و قوبادی دوای ئەو کاک فەریدون کونجرینی چوو قسەی بە فەریدون عەبدولقادر گوت ئەوە دێتە بیرتان هاوکات هەندێک لە هاوڕێیانی کۆمۆنیستی کرێکاری حزبی کۆمۆنیستی کرێکاری فەلاح مستەفایان لە هەڵە نەبوون 16 و 17 بوو ئیوانیش 1-2 ساڵ دوای ئێمە بوو لە کەنەدا گرت لە کۆنگرە ڕۆژنامەگەری هەرات پرسیاریان لێ کرد هەڵات فەلاح مستەفا لەش چ بکەین وەزیری خارجیە بوو لەوەمەی ئەو کوڕە دەکەتە بەرێ ئەیتر ئەوە بوو زۆربەی مەسئولەکان سیمینار و کۆڕیان تەرک کرد من نامەوێ بڵێم بڕوان پێ بکەن 20-25 مەسئول زیاتر هاتینە ئێرە بە دزی کردیتیان یا و دەبینن یعنی نێچیر هات دەهاتە ئێرە مەسرور دەهات لە ئاخر سەعات دەزاندرا هەموو دوای ئەو تەحەولە ئیتر بۆ بەشێک لەو میتۆدە خەباتەی کە دوایین کار و چالاکی ئەو گەنجانەی لەندەن کە دەستیان خۆش بێنێ سیریان باش ڕسوا کرد من ئەوم بۆ یەک خاڵە قسەی کۆتایی خەباتێک بە پێشنیازێک بە جوڵەیەک لە هەڵەبجە دەستی پێ کرد چۆن پەڕێەوە ئێستا لە هەموو ئەوروپای تا حدێک مەفرەزە هەیە بەڵام بەداخەوە لە چەند وڵاتێک زۆر لاوازە وەکو هۆڵەندا بەلجی نەرویج دانیمارک فینلەند فەڕەنسا ئەو وڵاتانە بەداخەوە دەبینی مەسئولین تەڕاتێن دەکەن بە تایبەتی هۆڵەندا ئیلاهی چ ڕەخنەگرێژی ئەو دەسەڵاتەی لێیە چ گۆڕانەکی لێیە کەچی لە ژیانیان نەماندی چالاکی چی بکەن دژی ئەو دەسەڵاتەی هەر چالاکی نەک بەبێ کەتنە دوو مەسعود جگای زۆر ڕەخنن ئاخر زۆر شەرمەت و لە ئەوروپاوە داوە لە خەڵکی هەولێر و بادنیام کەی ڕاپەڕی بەس بە خۆت لە هۆڵندا و لە بەلجی لەو ئەوروپایی ڕائەوە نەپەڕی و دووش هاوڕێیان ئێمە دەتوانین بڵێن ینی ئەوە هەر ئەو نەبوو ینی کەیسی کەمالی سید قادر کەیسی خەزەرجی ئەوانە هەموو هەیبەتشکانی دەسەڵات بوو کە لە قۆناغی تر من دێم باس لەو خەباتەش ئەوەی ئەمن لێی دەزانم و بەشدار بوومە باس دەکەم چکو ئەوە ئێمە بەشەشین هەمووی نین لە کەیسی کەمالی سید قادر لە کەیسی خەزەرجی بەشێک بووینە بەڵام ئەو ڕووداوانە وای کرد دەتوانین بڵێن ئەوروپا ئازاد کرایە لە دەست پارتیویچێتەکان ئەوان لە پاشەکشن ئێمە ئەگەرچی ژمارەشمان کەمە لە هەموو وڵاتەکان کە من ئەوە ئازاری هەموو ئەو دەنگە ڕەخنەگر و
جددی و کە چالاکوانانەیە کەمترین کەس لەگەڵمان دێتە سەرجادا بەڵام ئەو زەرپا دیتەن ڕازدەگرایی بە تاقتەنێ کەتە دوو مەسرور بارزانانی کەتە دوو ئەوەی و چ پەیامە چیان و چ ترسە چیرە دڵ و دەرونی مەسئول ئەوە کرد بوو بۆیە یەک کەسیش زۆرین یەک کەسیش ببینین تا باوەڕمانابی بە یەک کەسیش بخەبات دەکەین بە شەرمە ئینسان زۆر ئەوبی هاوڕێنەوە ڕووداوەکی مێژووی بوو لەم جێڕانەوە وەکو گوتم من تۆمار دەکەم ئەگەر کەم و کورتی و هەڵەیەکێ بە هیوام هاوڕێیان دەوڵەمەندکن دوای دەیکەم پەرتووک هەموو ئەو کار و چالاکی خەباتە جەماوەری کراوە لە ئەوروپا بەشێکە لە خەباتی جەماوەری بۆ مێژووە پێوەماندیش بوون ئەو ڕێچێکمان بە حیاتی خۆشمان کردیە و بەشێکە لە مێژووی خەباتی جەماوەری ئەو گەلە کاتێکی خۆش نێوەی کوردستانتان کوشت